ئەوەی کە نەهاتوە جارێکی تر موچەی هێزە ئەمنیەکانی بەرگری و فریاکەوتن و زێرەبانی و لیوا هاوبەشەکانی وەزارەتی پێشمەرگە و یەکەی هەفتا و هەشتا و ئەنجومەنی ئاسایشە بە دەستگای ئاسایشی گشتی هەرێمی کوردستانەوە. من جارێکی تر دڵنیای حکوومەتی هەرێمەکەمەوە و دڵنیای هێزە ئەمنیەکانەکەمەوە. ئەوەی حکوومەتی هەرێم کردوێتی لەگەڵ هێزە ئەمنیەکان ڕاستی نەکردووە و ناوی ئەوان تا ئێستا لیستی موچەکانیان ڕەوانەی وەزارەتی دارایی عێراق نەکراوە. لە سەرەتاشە وەزارەتی دارایی عێراق وتوێتی دەبێت لیستی ناوەکان بگات تا ئێمە موچە لەسەر لیستی ناوەکان بدەین و ئەم بابەتە ئەگەر حکوومەتی هەرێم لیستەکان نەنێرێ ئەوە مانگی پێنجیش موچەی مەدەنی هات، موچەی سەربازی نەهات. بۆیە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان تێبگا لەوەی موچە بە لیستی ناوەدرێ، لیستی ناویش ئەبێ وردبینی بکرێ. هەر نامستەحەقێ لە ناو لیستەکانە هەبێ دەبێت لا ببرێ و هەر خەڵکێکە مستەحەق نەبێ و خەڵکی هەرێمی کوردستان نەبێ نابێ لە ناو لیستی هێزی ئەمنیا بێ و ئەو دووبارە و چەند بارەی کە هەیە دەبێ لابرێ و ئەو دانان و لابردنەی ڕۆژانە و هەفتانە و مانگانە بە کەیفی خۆیان لە لیستی هێزە ئەمنیەکان دەیکەن، ئەمە دەبێت نەمێنێ. حکوومەتی هەرێم بۆیە ئەم لیستانە نانێرێ، چونکە هەموو ڕۆژێ دەستکاری لیستی هێزی ئەمنیەکە بە کەیفی خۆی خەڵک تەعینەکە و بە کەیفی خۆشی لایەدا بە کەیفی خۆشی خانە نشینێکە. جگە لەوەی خەڵکانێکی زۆری نامستەحەق لە ناو لیستەکانان کە بە کەیفی خۆیان هەردوو حیزبی دەسەڵاتدار لادان و دانان بۆ هێزەکانی ئەمنیەکەن، دەبێ ئەمە نەمێنێ و هەر ڕۆژێک لیستەکانیان نارد ئیتر ئەم پرۆسەی بە کەیفی خۆ دانان و لابردنە ئەوەستێ. بۆ ئەگەر لیستی ئەم مانگەی نارد، ئێستا لیستی مانگی چواری هێزی ئەمنی بنێرێ کە وردبینی کرا لە مانگی پێنجا ناتوانێ بە کەیفی خۆی دانان و لابردنی بکرێ، لە وردبینیا دەرەکەوێت کاڵێ ئەم ناوە بۆ لادراوە، ئەم عەدەدە بۆ زیادی کردووە، ئەمە چی لێ هاتووە. حکوومەتی هەرێم دەیەوێت ئەمە بەردەوامکە. عێراق ئەمە قبوڵ ناکات.